سەرەتا بە بۆنەی هەشتی مارسەوە پیرۆزبایی لەسەر جەم هەموو ژنەکەم بە تایبەتی ژنانی کورد. طبعاً مێژووی هەشتی مارس ئەتوانین بڵین زۆر کۆنا. ئەوەی کە من ئاگادارم هەشتی مارس کۆمەڵێ ژن بوون کە خەباتێکی زۆریان کردو و توانیوانە خۆیان ڕزگارکەن لەو چەوسانەوەی و لەو غەدری کە لێیان کراوە. لە کۆنا هەشتی مارس وەکو ئێمە کە من لەم ڕێکخراوەم لەو ڕۆژەیە بەرز نرخاوە، بەڵام کۆمەڵێ چالاکیشیان کردووە. چالاکیەکان لە ناو هۆڵێکا کراوە، بۆ نمونە کۆڕێکی شعریان وتووە، یان نمایشی چەند جلی و بەرگێکیان کردووە و چەند نەشیدێکیان وتووە کە پەیوەست بۆ بە ژنەوە بە ڕزگارکردنی ئەو یادەوە. لە باشووری کوردستانە سەرەتا هەشتی مارس کە ئاشنا بوو بە ژنان ئەتوانین بڵین وا سەدایەکی نەبوو. ئەتوانم بڵێم زیاتر لە ناو ڕێکخراوەکانە ئەو یادەیانە کردەوە. هەنێک کەس هەبوو ئەسڵ نێزانی هەشتی مارس چییە و لە چیەوە هاتووە و بۆ هەشتی مارس دروست بووە. ئەنجیاوازێکی زۆری هەیە. جاران ئەتوانین بڵین لە شوێنێکی بچووکە کۆڕێکی شعریان وتۆ یا چەند وتەیەکیان خوێنەوەتەوە سەبارەت بە هەشتی مارس کە چۆن دروست بووە، یا بۆ نمونە کەسێک هەستاوە وتەیەکی وتووە پەیوەست بۆ بە ئەوەی کە ڕزگاری خوازە ئەم یادە. بەڵام ئێستا ئەتوانین بڵین سەدایەکی گەورەی هەیە، کۆمەڵێ چالاکی بە پێی سەردەمەکان جیاوازە. بۆ نمونە ئێمە ساڵ بە ساڵ چالاکیەکانمان جیاوازترن. ساڵی واها بۆ یەک شتمان کردو، بۆ نمونە پار نمایشی ئەو ژنانەمان کرد کە کوژراون، هەمیمان لەسەر سان دێدانا، بەڵام ئەم ساڵ جیاوازترە. بەتەکید ئێمە ساڵان پۆستکارتێکمانە برد، ئەسڵەن ئەمان برد بۆ بەعزە شوێنێکی دام و دەستگا حکوومیەکان، ئەسڵەن هەر باوەڕی پێنەبوو لێی وەرەگرتن بەس نەیەزانی چییە. بەڵام ئێمە ئەومان کردو ئێستا لەوانەیە لە هەچ کەسێ پرسین ئەزانی هەشتی مارس ئەگەر مێژەکەشی دەزانێ ئەزانێ بۆچی هەشتی مارس دروست بووە. لەبەرەوە ئێمەی ژنان تەنها لە هەشتی مارسە داکۆکیکەر نین بۆ مافەکانی ژنان. بۆ نمونە هەشتێک لە پەیوەستی ژنانانە بێ ئێمە هاتوونەتە سەرجادە، ناڕزاییمان دەربڕیوە، بۆ نمونە نووسراومان نووسیەوە و یاداشمان بەرز کردوتەوە. لەوانەیە هەشتی مارسی هەر نەزانی بێت چییە، بەڵام ئێستا لەبەرەوەی لە شوێنە گشتیەکانە بۆ نمونە ڕێکخراوەکان سەدایەکی گەورەی هەیە. ئەتوانم بڵێم زۆرینەی خەڵک ئەزانی هەشتی مارس دەچێت و دروست بوو و بۆچی ئەم یادە ئەکرێتەوە. ڕێگرێکی زۆرە بۆ ڕێگرەکان زۆرن، بەس دەگەر ئێمە باش چەند ڕێگریەک بکەین. یەکەمین کللتور، دووهەمین نەزانینی ئەو ڕۆژە کە چی بووە، هەیە معلوماتی نەبووە لەسەرەوەی هەشتی مارس چی بوو بۆچی ئەم ڕۆژەیان داناوە. زانیاریەکان ئەتوانین بڵین داخراو بووە، شیکار بۆ ئەو مۆزوعە نەکراوە تاکو بچێتە ناو کۆمەلگاوە کە بزانێ هەشتی مارس دەچی دروست بووە. ئێمە وەکو ژنان کە ئەو یادە ئەەکەین بەرز ئەی نرخێنین لەبەرەوەی کاڵ نەبێتەوە. هەموو ساڵێ لەو ڕۆژایە کە یادەکەینەوە لەبەرەوەی کاڵ نەبێتەوە. گینە ئەگەر بیتە سەر ئەوەی ناو ژنان ئێمە هەموو ڕۆژێ ئەتوانین بڵین هەشتی مارسە بە حکمەوەی کە داکۆکی کەرین لە مافەکانی ژنان. لەبەرەوەی تۆمۆحی ژنان زۆرە، خەونەکانمان زۆرە، ئەتوانین بڵین بەڕادەیەکی کەم ئەو ئاواتانە ئەو خەونانی کە هەمانە هات بێتە دی، بەڵام هەر باشە. سەرڕای ئەوەی کە ئەم هەموو ساڵێ بەر لە یادەکە ئەم هەموو ناڕزاییە کە دەرەبڕێت نەگەشتونەتە ئەوەی کە ئەو تموحی کە ژنان هەیەە، ئەو خەونەی کە ژنان هەیەە. چالاکیەکانی ژنان نابێت لە قاڵبابێ، ئەبێ گۆڕانکاری تیا بکرێ، ئەبێ گەورەتر بکرێ، ئەبێ سەدای زیاتر بێ، خەڵک زیاتر معلوماتی لەسەر ئەو چالاکیانە هەبێ کە لە سەر هەشتی مارسەکرێت.